27 ەم مانگە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەشداری 600 ئەندام پێنجەمین کۆنگرەی خۆی لە سلێمانی دەبەستێت. بە دروشمی نوێگەری لە کاردا و کۆدەنگی لە بڕیاردا یەکێتی بڕیاری بەستنی کۆنگرەی داوە و ئامادەکاریەکانیشی لە قۆناغی کۆتاییدا. وەکو تەبێژی کۆنگرە دەڵێت، کۆنگرەی پێنجەم کۆنگرەی یەکخستنی توانا هەڵوێست و کردارەکان دەبێت و یەکێتی دوای کۆنگرە بە بەرگ و پەیکەرێکی نوێوە درێژە بە خەباتی سیاسی و ژیانی ڕێکخراوەیی دەدات. گۆڕانکاریەکان شێوازی هەیکەلی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو پەیکەری داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاری تەواوی بەسەردادێت لەوەی کە ئەنجومەنەکان چۆن دەبێت، شێوازی و میکانیزمی کارکردن لە مەکتەبەکان و هەروە لە مەڵبەندەکان چۆنە بێ. تقریبان ئەتوانین بڵێن سەرجەم ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاری بەسەردێت لە ناو پەیڕۆ پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان، جگە لە پەیڕەوەکەیش پرۆگرامیش دائنرێ لەلایەن کۆمیسیۆنەوە، ئەش گۆڕانکاریێکی زۆر ئەبینرێ لە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرجەم بوارە جیاوازەکان و سەرجەم کایەکان کە ئێمە کاری لەسەرەکەین، بە تایبەتی کە ئێستا لە بەردەم دوو هەڵبژاردنین کە هەڵبژاردننی پارێزگاکانە و هەروە هەڵبژاردننی پەرلەمانی داهاتووی هەرێمی کوردستانیش دەبێت. ئەمەندامەی مەکتەبی سیاسی یەکێتیش دەڵێت کۆنگرەکەیان بۆ یار و نەیار چاوەڕوان نەکراو دەبێت و یەکێتی بە یەکدەنگی و یەکەڵوێستی و یەکگوتاری کۆنگرە بە سەرکەوتووی کۆتایی پێ دەێنێت. یار و نەیار و چاوەڕێی ئەو نەتایجی و کۆنگرە دەکات، لەبەرەوە ئێمە بە نۆرمال سەیری ئەو مەسەلەیە دەکەین و تەرەقوبا و چاوەڕوانیاکەین. پێشمان وایە ئەم کۆنگرە یەکێ لە خەسەتە باشەکانەوەیە کە کۆنگرێکە لە کاتی خۆیان دەکرێت. یەکێکە لە ئاواتەکانی جەلای بەمجەڵ و هەواڵانی دەسەی دامەزێنین و هەواڵانی دێریەکی تریش باکوتان وەی کە معلوم ئەم حەزبە یەک سەرۆکی دەبێت و پێشم وایە ئەو کەسەی کە بەجرێتەوە بڕیایی ئەوەیدا کە ئەم کۆنگرە لە کاتی خۆیان بکە کە سەرۆک بافرجەلال تاالبانیە، پێم وایە ئەو دەبێتە مڕەشەحی کۆنگرەی داهاتوو. یەکێتەکان لەناو کۆنگرە برای خۆیان دەن، بەڵام پێم وایە ئەندامانی یەکێتی بایەوەندە هوشیارن کارسانگاندن هەیە بۆ ئەدای کاک باوەل لە 2 ساڵی ڕابردووە کە نیشانەی بۆ بوو کە یەکێتیتیا سەرکەوتوو بوو، یەک بڕیاری یەکدەستی یەکێتی نیشتیمانی کوردستان کارێکی جەماعیە، بەڵام بە سەرۆکاتی سەرۆک بافرجەلال تاالبانی. کۆنگرەی پێنجەمی یەکێتی لە کاتێکدایە بۆ یەکەمین جار ئەم حیزبە لە وادەی خۆیدا کۆنگرە دەبەستێت و وەک بەرپرسانی یەکێتیش دەڵێن کۆنگرەی پێنجەم کۆنگرەی سەرکەوتن دەبێت بەسەر ئاستەنگ و تەنگ و چەڵەمەکاندا. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.